سپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە کار و چالاکیەکانی سەرۆکایەتی شارەوانی بازیان لە چەند ساڵی ڕابردووی قەیراناوی و پڕکێشە و مشکلەیە ئەوەی ئێمە کە توانیمانە ئیداری ئەم شارەوانیە بدەین بە شتێکی زۆر کەم بە میزانێکی زۆر کەم هیچ وا لە بەردەستان نییە مانگانە ئەم دایرە گەورەی ئێمە کە دایرێکی گەورەیە قەزایە سەبۆتە قەزا نزیکەی زیاد لە 75,000 کەس لەم سنوورانە ئەژی ئێرە ئەم سنووری حوزەی بازیان پێنج شارەوانیتیایە شارەوانی ئەڵایی شارەوانی بازیان شارەوانی تەیناڵ بەردەقالەمان گۆپاڵە ئەم حوزەی پێنج شارەوانیە بە هەر پێنج شارەوانێکی ئێمە لێرە کە دەستمان بەکارکردو لەم چەند ساڵی ڕابردوودا قەیرانە سەی قەیران دروست بووە دوای ئەوە یەکەمدا کێشەی کۆرۆنا لە کاتی کۆرۆنا ئێمە توانی بێتمان تەنها ئیداری باخچەکان و ئامێرەکانی خۆمان و دەوامی زەبتی دەواممان کردووە لە دوای کۆتایی هێنان بە کێشەی کۆرۆنا و ئەو قەیرانە سەحی کە عالەمی کردبووە هاتوسەوەی نەبوونی میزانی و دارایی ئێمە لە ساڵی ڕابردوودا 5-6 پرۆژەمان داخل کردووی کێک لەوانە پرۆژەیەکە بۆ گەڕێکی پێشەوە کە بای 890 ملیۆن دینارە تا ئێستا دوو جار ئیعلان کراوە لە پارێزگای سلێمانی پرۆژەکە ئەمە سێم جارێتی لەم هەفتەیەشە ئیعلان نەکرێ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ لەبەرەوەی هیچ مقاولێک هیچ بەڵێندەرێک هیچ کەسێک ئامادەی ئەوەی تیان نەبێ ئەو پرۆژەیە بگرێت کە لە کاتێک پرۆژەیەکی باش و گەورە و چاکیشە نزیکە بێتەوە لە ملیارە دینار ئەمە سێم جارێکی ئیعلان نەکرێ ناهی بۆ لەبەرەوەی بانکەکان یعنی حکومەت پارەی بۆ سەر ناکە و مقاولەکانی زۆری قەرزایی حکومەت قەرزارێنەوە پارەکان بۆ سەر ناکە خاڵێکی ترەوەی مەکە بۆ بەردەمی خەستەخانەکەی بازیان سنووری ئێرە نزیکەی لە مانگی شەشەوە پرۆژێکی بچووکمان هەیە 20 ملیۆن دینارە پارێزگای ڕەزامەندی لەسەرداوە بەڵام تا ئێستا چەکە لە بانکە و سەر نەکراوە ئەمانە هەمووی بوونەتە کێشە و قەیران ئەوەی کە ئێمە توانین کرد بێتمان ئەم دایرە گەوری خۆمان کە ئیبینی سە دوای تەسویریکە لە دەرەوە هەمووی چەند ساڵێکە کراوە زیاد لە 15 ساڵ ئەم دایرە هەیە بینایە چا نەکراوەوە هەمووی شەقی بردبوو هین بوومە لەرزە و کۆنبوونی بیناکە هەمووی بەکرێکار و وەستای شارەوانی خۆمان چاکمان کردووە یەک دینارێکمان بۆی سەرنەوە هەمووی ئینی ئالاتی دەستی خۆمان بووە جگەلەوەی کە توانین بێمەلایەن باخچەکانی شارەوانی سلێمانی و بەشی بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکان بەشی باخچەکان ئەوە دو ساڵ هەندێ نمام دێنین ئەم ساڵەکە توانیمانە زیاتر لە 1200 نمام لێ بدەین و بیدینە مەکتەب و خوێندنگاکان و شوێنانەکە هەیە ئەمەی کە ئێستا ئێمە بەڕێوە ئەبین ئەم شارەوانیون هەموو شارەوانەکانی ئەم سنوورە و شارەوانەکانی گشت حوزەی سلێمانیش ئەوەی کە عایدی بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سلێمانیە یەکێک لە کێشەکانەوەی ئەوەی دەسەڵاتەکانیان کەم یعنی دەسەڵاتی شارەوانەکانی سلێمانیش جەنابی مدیری عام و جەنابی جێگرەکان هەوە گێمەوە دەسەڵاتێکی ئەو تویان نییە کە بتوانن میزانیەکی 300 ملیۆنی 400 ملیۆنی لە بەردەستیانە بێت تاوتان بۆ ئێمە سەر بکەن هەموو ئەم حوزە گەورەیە 45 شارەوانی لە بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سلێمانی وا بزانم هەموو میزانەکەی لە نزیک 80 ملیۆن دینارە یعنی 80 ملیۆن دینار بۆ نزیکەی 40 شارەوانی یا 39 شارەوانی یا کەمتریش بێ ئەبێت تۆفرای چی بکەوی لەبەرەوە ئیدارەمان کردووە لەگەڵیانەوە یەکێک لە کێشەکانی تریش کە ئەوەیە هیچ دامەزاندنێک لەم سنوورانەوە نزیکەی 7 ساڵە بێ هیچ دامەزانیەک نەکراوە تەنها ئەوە نەبێت کە کرێکارێکی کاتیان فەرمانبەرێکی کاتی واز بنی کێ بخەیتە شوێنەکەی ئەوەش خەلەلی دروست کردووە بە بەردەوامی لەم چەند ساڵی ڕابردووش هەر خەڵک تەقاوت بووە هەر خەڵک تەقاوت دەبێ و ئەڕوا و میلاکەکان کەمە بێتەوە خەڵ ناتوانین دامەزێنی لەبەرەوە هەموو بۆتە کێشەیەک کە ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست گلەی خەڵک جێبەجێ بکەین داواکاری خەڵک جێبەجێ بکەین ئەوە گەڕێکی ئایر ئەم بازیانە 6 گەڕەکە پێگاتووە لە 6 گەڕک ئەوەی من لێرە بوومە لەم 6 گەڕەکە ئێمە توانیمانە لە 2014 نزیکەی بای 850 ملیۆن 14 ملیار و 850 ملیۆن قیل بکەین لە 2014 کردومانەوە ئەوە نەبووە لەو کاتێک کە فریا ئەو قیرەکەوتونەوە کە چەند گەڕێکی بازیان کۆتایی پیاتوە قیرەکەی نەماوە ئێستا دەبواە ئەم خەڵکی هەمووی لە ناو قوڕ و چڵپاوە بژایە ئەوەی کە لە بازیان نەماوە ئێستا زۆر زۆر بێ بکرێت گەڕێکی ئازادیمانەیە گەڕێکی گەورەیە یەک مەتریە قیر و کۆنکریتی گیانە و جگەلەوەی بەشێک لە گەڕێکی پێشەوە کە باسم کرد پرۆژەکەی بۆ داخل کراوە بای 850 ملیۆن دینار زیاترە ئەم هەفتەی ئەعلانەکرێ و داوا لە بەڵێندەرانەکەی بچن بەدەم داواکاریەکە و بۆی بتوانێت ئەو کۆمپانیا بگرن و دەستکەنیشکردن باخچەکانمان باش ئێمە توانیمانە ئەوەی کە بتوانین دار پێیاکەین هەم کۆمپانیەکان هەم لەلایەن قایمقامەتی قەزای بازانە و دارنی بۆمەدامیکرا هەم لەلایەن کۆمپانیەکان هەم لەلایەن کە خۆمان توانیمانە پێیکەین هەم لە بەڕێوەبەراتی گشتی بەشی باخچەکانی بەڕێوەبەراتی شارەوانەکانی سلێمانیش ئەوش دانن بۆ ئامادە کردووی توانیمانە ئیداری باخچەکان بدەین نزیکەی 10 باخچەمان لەم سنوورەیە هەیە سەبارەت بە کۆمپانیایش کار پێشتر هەم کۆمپانیای گرێتی بەڵام یەکێک لە مشکلەکانەوەیە ئەم کۆمپانیای پێشتر حکومەت مانگانە تەمویلیە کرد تەمویلێکی زۆری ئەگە زیاد لە 700 ملیۆن 800 ملیۆن دینار بوو ئێستا وا لە
21ەوە کە ئەم کۆمپانیایە شکار بە ڕسمی خۆی حوزەکەی ئەمەی وەرگردوێتەوە لەم ناوچەیە ینی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ تەمینێکی ئەم کۆمپانیای نەکردووە ینی بەم ئامێرەکەمە وەگوتم 5 شارەوانیتی ئەم حوزەیە ئەم 5 شارەوانیە وابزانام 4 کەپسی هەیە ینی کۆمپانیای شکار 4 کەپسی هەیە کە کاری لێک ینی بە 4 کەپس 5 شارەوانی ئیدارە درێ ئێمە پێشتر هەمووی 6 کەپس ئێستا دوی تۆ بە معادلی سەریکە دانێکی شکاوە بە معادلی سەریکە دانێ لەگە 6 کەپس بێ بە معادلی دانێکی شکاوە یا دوانی شکاوە تۆ حسابی بووکە بە 5 شارەوانی 4 کەپس بە 5 شارەوانی گەوری حوزەی بازیان کە زیان لە 7,000 نەفەری تایە ئەگەر هەر یەکی یەک عەلاگە فرێدا تۆ ڕۆژانە بێ 80,000 بۆ 90,000 عەلاگە فرێدەی ئەگەر 10,000 ماڵی تیا بێ ئەگەر هەر ماڵی یەک عەلاگەیە فرێدا تۆ بێ 10,000 عەلاگە فرێدەی ئەی جگە لە 4,000 5,000 بێ دێ لەم سنوورەیە پاشماوەی هەموو بەیتەکان و ئەم هەموو معاملە و کۆمپانیانی کە لەم سنوورەیە هەمووی پاشماوەکەی دێنن لە سنووری شارەوانەکانە فرێدن و کۆمپانی شکار فرێدە ینی ئەم کۆمپانی شکارە هەر ئەوە تا کە ئێستا ئیشەکە ئەوی ڕۆک و شارەوانەکان چۆن حکومت پاریان بەسەر ناکەوت ئەیان ئیشەکەی خۆیان نەوەستی و کۆمپانیەکان بەردەوام بێ لێشکرد نامەژە بۆ شێوەی ئیشەکان هیچ ئیمکانیاتێکی زۆر کەم لە بەردەستی خۆیان هەیە بۆ وتی خۆیان ڕەنگە خەڵک بڵێ ئەی ئەگەر وایە بۆچی داوامەکەی ئەی بۆچی وازنایانی خەڵکم قسانی شەقێتی بەڵام خۆیمە ئێمە کادری حکومەتین کادری ئەم حکومەت دامایناوە تا ئەو کاتەی بتوانین خزمەت بکەین بە هەر جۆرێک بێ دێکن خۆ ناکەین دەست بەرداری بی ڕاستە لەم کاتەیە قەیرانە بەڵامی بەرەنگاری قەیرانەکانیتەوە دوایەوەش جەنابی کە قوبات پێشتریش هەوڵی باشی داوە بۆ ئەم سنوورانە یەکێک لە هەوڵە باشەکان ئەو ئێمە سوپاس دەکەین دێنەوە بازیان لە ناحێو بۆتە قەزا ئەمە دەستکەوتێکی گەورەیە ڕاستەوە وەکو پرۆژەیتیانە بەڵام جێگەی دەستخۆشی و بە ناوی خەڵکی بازیان و ئەم سنوورەوە سوپاس و دەستخۆشیمان بۆ جەنابی کە قوبات بۆ هەموو کەسانی کە هەوڵیان داوە بازیان بێتە قەزا ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ خەڵکی بازیان بۆ داهاتوو دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن